جبای گوتوبیجکا بهتر لسر داوین گرا شاندا انجمن اجتماعی کرد لسوریا روها جبای داوین پشاتن روشالات چم فرات مدرس کیبا مداریا بريس یامن حاجو سروک شپرا پش روجا کرد لسوریو هروها الاستودیو مداریا بريس فرمان بونجاق مافناس گریا بريس پراتی بريس یامن ز مجار جمت دست په بکم گرا شاندا انجمن اجتماعی کرد لسوریه لسراست پیوندین دربو سراست سروکاتیجی کو لولاتن اوروبا دست بکریاج روسیا هم بیجن پشتوی امریکا و نها ایرو لالمانیا جی جویال قلب پرسیار وزارت دربیا المانیا کو هر سه جوین سراست وزارت درببون تشاوا ادخونه از وقت افغانستان دیپلماسی گلکی گرینگن جبر اونزانن بریار سوری پیش روجا سوری دوی بریارک سیاسی به بله وڵاتی وەگوتت یان جبر أنا نیشتیمانی سەردانا واکردن وڵاتنا شبوی پێشە ڕۆژا سووری گەلێکی گرنگن ئیرۆ وەکەوە گوت سەردانا ویزارەتا خارجی ئەڵمانی ژمارەی سەرۆکاتی ئەنجومان کۆمیتاتێکی یەکدەر گرن سەردانا ویزارەتا دەربە چەند مێژارەی گرنگ هەبوون سەر هاتە گفتوگۆکردن یەکێ مەسەلا هەرێما ئارام یا مەسەلا دووە لیژنا دەستوورێ ئونزانن ئەف پێیلەکە پێویستە لیژنا دەستوورێ لەڤڕوونێ بن سەرپەرشتیە UN مەجلیسێ سووری پێدەزن و یاچادی گشتی نەرینە ئەنجومانە نیشتیمانیە کوردی هاتە گفتوگرن سەر ڕەوشە سووری شەڕێل ئیدلێت بێ و خالێکی دیگەری گرنگ بوو ئاریکاریە ئەڵمانە پەنابەرەی کوردرە پەنابەرەی کوردوەکە کوردستانە باشە بڕێز یامەد ئەمێ بحثا جبينا أنا كسيب بالبرسالين ألماني ركنت قلت كو بحثا نفسي عرام جهة كرند جبينا دول قولي كوات أراقان دنجيو بريز محمد اسماعيل جيب جا أندامين شاندي وقلت كو أوي لقال بالبرسالين ألماني نفسي عرام جي قلتو بيش بكن هل وستا ألماني جا نفسي عرام شبو ألمان بيجن بي أف قفتو قوي اتبنج بوي نفسي ألمان تدوران نينا أف دووەڵاتی ئەساسی سەر گفتوگۆت بن بریارێ ستێنن ئەمریکی و ترکن ئەنجومانە نیشتیمانی داخواست ملوێ دەرێ مەداخواست کرد گۆ ئەڵمان بهتر دەورەکێ بلەیزن بەپرسی سیاسی دەش بەر بەهۆگیانمەدا ئەڵمانیا یەکیتیا ئەوروپا حکوومەتەکە بهێزە وڵاتێکی بهێزە و گارن ئەو فرنسي بريطاني نبس مثلا حكومة أرام به هرما أرام ترك وأمريكي تاني برياري بسين في أوجي كاربن بشداري وقفتو ببن وكاربن براستي دورك سياسي بهستر بليزن أفدا خواز بوشوا إشعالي دي ومدى خواز كرتشتين العفريني بو دوباره نبي دوی حريم كسي حريم إدارة خو بكن دوی مجال هبي همو تفكيري سياسية هنا يل حريم أرام كاري خو كاربن بكن كاري خو آزاد كاربن بكن ود بيش روجي دا هالبجاتن شيبي وإدارة نو وري هالبجاتن خلقي حريمي وإدارة حريم خو بكن باشا برز سیامد گوری زانیاریان شانده سروکاتی انکاسی بری خوا بده جنیف گوری زانیاریان تا انکاسی لوده چه گوتو بش بکه چه دوسای ورن گوتو بش کن گل کیوه بجوه اونزانن ریخستنه که سوری کردی آلمانی امپکت اب دعو کریه انجمنان اجتماعی ژمارەك سەرۆکاتی ئەنجومانی کۆمیتاتێکی دەربە بۆی ویەرێن و کوردستانە سووری بن گفتوگۆ بکەن هەرێما ئارام مثال هەنێ ڕۆژا پێشیدا پرسەکە ئەساسیە سەر تێ گفتوگۆکردن کەسێ ئۆروپی تێن بەشدار بن هەڤرە نیقاشێ دکن و
پرسپکتیڤ ئەنجومانان نیشتیمانیش بووی بێشە ڕۆژا سووری چییە سیاسەتداوێ ناکێ چییە داخوازێ وا ناکێ چنە چ ڕەنگی دخوازن هەرەی مۆری ئیدارەکردن ئەف پرسێ ئەساسی نەیت باڕۆژێ لە سوێسرا وەرنە گفتوگۆکردن. باشە بڕێستیامان لەگەڵ من بمینە زێ دەرباسی مژارە ناوچەیە ئارامژی بم لێ زێ چمەجە میێوانێخوا فەرمان بۆنجا ئەزی بێمەجەمتە بڕێستیامان برێز فەرمان داوین پێشاتیان ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ هەڵوێستا تورکیا داوی کووتبێژێ ئەوێ دەمەکە نێزیکدا دەرباسی ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ بێ تەبی کوڕێک کەپتن هاتیەکردن نەبەراوی ئەمریکادا کوێ ناوچەکە ئارام لە سووریە ئاوا بکن و پێنگاوەیەکەمژی هاتییا بێتن و ئەو نابەندە ئاپەراسێن هەڤەش ڕێکەوتن سەر هاتیەکردن چاوە یعنی بڕاستی ڕەوشاگۆ سووری تێدا مرۆڤ دکارێ بزەلالی بێژێ دەولەت بسینۆرێ خوا دەستگەهێ خوا بسازیە خوا نەمایە یان تێ ببینێ ئیرۆ دەستگا هەری مەزن دەستگەها لەشکریە ینی لەشکریژی کە ئیرانی تێدەنە ڕوس تێدەنە ئەشتەرە بێژم عێراقی تێدەنە فلان ینی نەمایە ئەو دەولەتان ینی نەتەوی وڵۆ بسینۆرێ خوا نەمایە ji bo wilo ev derfeta ji her kesî re got destê werdanê tê de bike eger kesek yanî ji mafê wî ve destê werdanê tê de bike xwa ew kesê nêzik ew kesê cîranê de yani ew kesê got bêhtir berjewendiyê we nêzik hebdûne ew dikarin destê werdanê de bikin ji bo wilo em dibînin yani Amerîka jî ke wê derfetê didê Tirkî yanî zanê berjewendiyê wê hene هەگەر مثلا قەسەد بێ هەگەر غەیر قەسەد بێ هەگەر کەسن دیبن بێ مەسەلێ بەرچاو دێنێ ئەمریکا نەها ئێمە ئەم وەکو کورد یاری مژارە مەیە ڕۆژهەڵاتێ چەمێ فراتێ مژارە کوردایە ئەگەر کورد کاربن بێ دەبەرە هانا چ قاسی مەزن بکەن فەرەح بکەن درێژ بکەن وێژ بەرجەوەندی کوردارە بێ دو سبب هنا يعني اجي دو صدم هنا يك جي باشا بايا ربك مليون كوشبري ما هي بدل الحريمه كردستان عراقي دماغو او دبرا ارام غوتشي ببي وكا غوتن يعني مثلا بشار كيلومتر و 9 كيلومتر يعني باشا اف ملاتي هانا نكاري بقري ولاتي خو نكاري بقري مالي خو دوێ هەگەر مەسەلا پەنابەرە و بەگەرە پەنابەرە مژارێک سەرەکە بێت دوێ مەسەلێدا دوی چابی مەسەلێ مەیزێنن پەنابەرێ مەیل لە تورکی پەنابەرێ مەیل لە کوردستانێ پەنابەرێ مەیل دەبەرندی دوێ جهێوا چێ ببێ ینی دەبێت دەبەر فەرەح ببێ ji بۆ خاطرێ ئەم مڵەت بەگەرێ ماڵی خوا یانی یەکی ماڵاوی مەسەلەن ئەمێ بێژن حەسەکەیە وچلۆ بەگەرێ ماڵا خۆیان پەنابەرەکردە گۆ سەدەم هەە سەدەمێکژێ پەنابەر بەگەرە و یادی مەسەلا مافی کووردا تایبەت سووریدا یادی دەبەرە کووردا یاگۆ بەریان هەردەست نیشان بووە نەگۆ ینی ئەم بێژن وەختی بۆ دەولەتا سووری چێ بووە بەرێ دەولەتا سووری چێ ببێ هیچی سووری بن دەستێ فەرەنسا دەبوو و ناوێ وێنە سووری بوو تایبەتمەندی دەبەرێ هەیە کورد تێ دەبوون ینی ئیرۆ هەنێکی گوهارتنێک دیموکرات دەچێ بوو وەکو وەنزانە و کەمبەرە عەرەبی چێ بوو مەسەلەن کەسن دیت بێ شۆڕەشا سووری داهاتنە گوهارتنێک ینی ئەس دبیزم جار ماژێ وڵۆ سەرێ سەدی چل ڕێژەیە کووردا دەبەراوی دەچێ بووە ئەv مەسەلەژی کێ هەن بە هەن وێ چارەسەر بێ هەگەر کورد هەموو بەگەرن دەبەراخوا بتاکید هەنێک فێدە ببێن باشە برێز فەرمان برێز سیامەند برێز فەرمان بێژێ ناواکردن ناوچەیە ئارامش بۆی دیسە دەمانوێت بەرژەوەندیا کووردا دەبێ یەک جواناکێ بەگەرە پەنابەران کو هەمان دەمێدە 4 ملیۆن پەنابەر لە تورکیا هەنە بێترەوە عەرەبن ئەو ژێ بەگەرنە دەبەرێ سەدەما دوێک و مافێ کوردان وەرنە پاراستن تێ چاوت خوێنێ و بنەرینەتە ئەو مافێ کوردای وەرنە پاراستن کاچ گەرانتی هەنە کو ناوچارام دۆر نابەکردن وەرنە پاراستن برای سیامەت هەن قسوورێ نەمێزێت کارێ پرساخە دووبارە بکەی وەکەم بۆ باسی ئەسترێنێ ئەو بۆ خەتنێگەلێکی ساتیەت کارێ دووبارەکەی برای سیامەت پرسام ئەو بۆ برێز فەرمان بێژێ میێوانم لە ستودیۆ
ئاباکردنە ناوچەی ئارام ji بۆی سەدامەوەت بەرژەوەندیا کووردا دەبێت سەدەمایەکەی بەگەرا پەنابەرانە و دەمان دەمێدا 4 ملیۆن پەنابەر لە تورکی ژانەوەی بەگەرن یا دوێ پاراستنە مافی کوردانە دناوچەیە ئارامدا ئەو گەرانتیچنێک و مافی کوردان دناوچە ئارام دەوەرنە پاراستن گەرانتی ت گەرانتی نینن گۆ مافی کورداوەرنە پاراستن گۆ دەورەکە ئەساسی یا ترکا هەبێ و هەکە سیاسەتا ترکا وەکە العفرینێ بێ وێ گوهارتنەکە دیموگرافی چێ بێ لۆمە گەلکی گرنگە تەبگەرا سیاسی یا کوردی سەرکار بکێ بۆ نەبەس ترک بریاری بستێنج بووی بێ ناوچەیە ئارام یا وەرێ دەمەزراندن دەوڵەتی دیژی دەورەکەەوە هەبێ وەکەم گۆ بۆ یەکیتیا ئەوروپا ئەمریکی دەوراواناکی هەیە بەس ئەف گەلێکی گرنگە ئەم نەهێلم ڕاستی بریارە ئەساسی دەستێ ترکا دەبێ یەک یاد دووە مشکلە نینە پەنابەر ڤەگەڕن دوێ ئەم سەر کار بگەین بۆ پەنابەرەی کوردشی بهتر ئەو ڤەگەڕن سووری ترکی هەیە گەلێکی گرنگە ئەو ڤەگەڕن گۆ ئارامیل هەرێمێ هەبێ کورسانە عراقی گێمای 170,000 پەنابەرێ کورسانە سووری هەنا ژواناکێ بەلکی دۆر شغلێ 150 حتا 100,000 کوردی جزیرێ بن دوێ ئەم سەر کار بکەین هەکە ئەف ناوچەیە ئارام چێ بوو ئەف کەسێ ڤەگەڕن گۆ ئەف هژمارە مەزنیش کوردی سووری ڤەگەڕن هەرێمێ خۆ زەحمەتە گوهارتنەکە دیموگرافی چێ بێ و دوێ داخوازەکەمەی ئەساسی بێ کوردی پەنابەر یەکی مای کورسانە عراقی کوردستانە ترکی یانی ترکی دمێنن ڤەگەڕنە جهێ خۆ باشە بڕێز سیامەند گوتنە ئاژانسا بلۆمێرگ یا ئەمریکیش تەرە بێژم بژێ تورکیا داخوازی ئەمریکا کریەک و ژمارەیە لەشکرن وێ لە ناوچە ئارام بەهتر بێ ئەمریکا ڕاتکردە و داخوازە دوێژی ئەوەک و تورکیا بەشداریە بە گروپێن چەکدارژی بکێ لە ڕۆژهەڵاتی چەمە فەراتێدا واتە دووبارەبوونە ئەزمونە ئەفرینە لێ ئەمریکا ڕەتکردێت بەژێ لە هەمبەر دوو لەشکرێن ئەنگۆ دوو سەربازێن ئەم تورکی یەکی ئەمریکیە هەبێ دڤەردا پشتی بەرەکەوتان گۆڕەتکردن ئەمریکا بژن هەیە گوتوبەژی بەردەوامنجی ڕەجەب ئەردۆغان سەرۆکە تورکیا دەبێژێ لە دامەکە نێزیکدا ئارتێشا تورکیەوە دەرباسی ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ بێ ئەب لێ دوانن بەروباژی هەب چواتەیەکردن وەکەم گوت گۆ بریار دەستێ ترکا دەبێ گەلێکی خەتەرە و ئەس بە هەوەردکردن وی ترک سیاسەتان عەفرینێگن لێ هەرێما ئارامیا لە جزیرێ چێ ببێ وێ سیاسەتێ بەردەوام بگن لەوما گەلێکی گرنگە بڕاستی بریار نەدەستێ ترکا دەبێ بەر ترک سیاسەتا ترکا لە هەمدروێ ترکی خویایە و عەفرینێ خویایە ئەو ناخوازن هەرێمەک هەبێ ئیدارا وێناکێ بهتر کورد بن بە هەوریاوەدا بنگە هەگەر مەزن پێکاکال کوردستانە سووری چێ بووە ئەو ناکێ سەیدەر سەر جواکە کوردی سووری دکن و شترکیارە نەش مەسلحە سیاسەتا ترکایە نەش بەرجەوەندی سیاسەتا واناکێە هێزێک ینی گروپەک نێزیکی پێکاکە سینۆر هەرێمەک سینۆری ترکی بەگرێت نێزیکی ترکی ئیداراوەی ناگێ بگیانی هژمارێک هەبێ بەس باوەریامدا هەکە خویابێ کەفگەرا سیاسی یا کوردی یا نەنێزیکی پێکاکە دەورەکەوەی ئەساسی هەبێ ئەوی ئیدارێ کارک بن هەرێمی ئیدارە بگن بەلکی موقعی ترکاژی هینێکی وەرێک هاتن بەس حتانها ئیرۆ سیاستمەنداری ترک سیاستمەنداری AKP دوێ بە هەوەریێدەنا بۆ جواکە کوردی سووری بن کۆنترۆلا پێکاکارەیە و ئەوێ سەیدەرێ سەر هەرێمامە بکن و حتا دوێ بە هەوەریێدەنا دوێ مەحاولە بکن بۆ هاتنەکە دموگرافی چێ بێ ئەڤیەک یاد دووە ji بۆی ئەم کار بن هەمبەری دێ سیاسەتا ترکا تشتێکی بکن دوێ ئەم ڕاستی کاری خۆی دیپلۆماسی هێز بکن و ئەس بیرم گابنە باش ئەنجومانان نیشتیمانی کردنا بێ پەیلاتا علی بێ بەردەوام بێ نەبەس سەردانات بکێ هەر سەرێ چەند هەیڤاتت وڵاتێکی گرنگ یەکە دەورەتەوەی سیاسی سووری دەگرنگ هەیە سەرداناوا بێ بێ بەردەوامیە بێ سیاسەتێ هەبێ بێ مەکتەبێتە هەبن کەسێتە هەبن پرۆفشیۆنێل لە هەرێم لە وڵاتە کارکی ئەسینم گەلێکی گرنگە مەکتەبەکە ئەنجومانان
معنی یا کاری دیپلۆماسی بکەیت واشنگتن هەبێ و ماسکۆ هەبێ و بروسل هەبێ باشە بەڕێز سیامەن گەلێکی گرنگش بۆ پێشە ڕۆژات دووبارە بەگەرمە گرنگن جەمتا بەڕێز سیامەن دووبارە بەگەرمە جەمتا دەچمەجە میێوانێخوا برێز فەرمان داوین هەوڵە ئەمریکا ئەوەکو قەسەدەی و پەیدەی ژەف جودا بکێ ڕۆڵە پەیدێ دە ناوچەی ئارامدا نەبێ بنەرینەتە ئەمریکاوت بێ هەوڵە خۆدا سەرکەوتی بێیە ناو حتا چڕە دەیەکی ئەمریکاوی کاربێ استراتیجێتە خۆل گۆریک و نەقشاندیە دەبەرێتە جێبجە بکەی شخوا بەریز بەرسەبا بێپرسێ بدن کاکسیامان ینی مقاربەت شێکرد نابەرە ئافرین و ڕۆژهەڵاتی فوراتێدا ئەس دێژم قەتنەوەکە هەبدوونە مەسەلا ئافرینێ شەڕ بوو هێریش بوو بێ اتفاق بوو دەستی ئەمریکا دەستی ڕووسا دەستی کەسی تێدا نەبوو ترکی بریارە خواستان و دەرباس بوو ڕۆژهەلات ینی وجودە ئەمریکا هەبوونە ئەمریکا دەبێ دەبەرێدا وێ نەوەک ئەفرینە بێ نموناوێ نەوەک نمونا ئەفرینە بێ جوولۆ ئەم دەبێژن بەرە هەبێ بەرە دەبەرە ئارام بەرە هەبێ و وجودە ئەمریکیا بەمانێک بێژمەرە بۆ مەسەلا پرساتە ینی دەولەتێ مەزن ینی دەما بریارێکی دن ئەو بریار بەرێ خوێندنە و بەرێ دراسەکردنەوە لێ کۆلین سەرچێکردنە و زانێن چ ممکنە و چ نەممکنەوە و چاوا کاربن بێ بریارێ بجێ بکەن ئەمریکا نەژی ئیرۆ دەخوازێ پەکەکە و پەیادە دووری هەبدوو بکەێ ینی داوین هەوڵایەک و ناوچە ئارام لە ڕێ وەرێ ئاواکردن وەرێ ئاواکردمەکە ئەمریکا بخوازەوێ وەرێ ئاواکردن ترکیژی کێ نەخوازەوێ وەرێ ئاواکردن لێ دیارە تەفاهمات هەنا تورکی و ئەمریکا هەبدوڕە وێ بێ هەرێمە چێ بکەن ئەمە مەسەلا پەیەدا و دووری پەکەکە بکەن ئەv مەسەلەك دیە ینی دووری مژارە دەبەرە ئارامە یانی داکومە بەستاوی ناکێ بەشداریە بوان بکەن ڕێبەبەریە ناوچە ئارامدا نکارن و نکارن تو زانێ و ئەژی زانم و کاکسیامەنجی زانێ و هەر کەسی زانێ ئێگۆ ڕێبەبەریش پەیدارەتکن کادرۆی پەکەکەینەیانی ڕۆژە ڕۆژدا دەما گۆ دەڕواز بوونە تەفاهمات نابەرە پەکەکەی و ڕژیما سووری دەچێ بووە حتا هەتنە دەبەری و ئیدارا دەبەرێ دکن ینی بەرە کەسی مەرە نەبێژێ وڵا فلان کەس تەردەمێدا ئانجکێ دخۆسەریا دیموقرات کارێ بریارێکی بدێ بێگۆ بەگەرێ ڕایا قەندیلە بستێنەی لێ تشتا هەری گرنگش کوردارە ئەس سەر بێ نادخوازم ئەستە کەس بکەم تشتا هەری گرنگش کوردارە بەرە تێکیلیە خۆب ترکارە خۆرت بکەم ترک جیرانی منە بەرجەوەندیە مەفهەم دوورە هەنا بە سەدی ساڵە ینی دەرکەوێ ئەم بژن سەرخەت و بنخەت ینی باکووری سینۆر و باشووری سینۆر ئەم عشیە هەبن ئەم ماڵباڵی هەبن ئەم مرۆڤی هەبن بسمامی هەبدوونە گەرەک کورد بێ مەسەلێ چاوی خۆ بەردنەدە ینی چاوی خۆ لێ نەگرن بڕاستیژی کێ ئەس دبینم پەیەدا گەلێکی هەوڵ ددێ تورکا ڕازی بکێت دۆستانێکی وارە چی بکەش بۆ خاترێ دەبەرێ دەبمێنێ لێ تورک دەری لێ دەگرن ئەف دەرفەتە کوردێ مەرا و بتایبەت ئەنجومەن ئەمەی کوردی دەریا بکێ گفتوگۆ ترکارە بکێ ji بۆ چه ئەبە چەند ساڵە مە چ کرد ئەبە چەند ساڵە بەری کۆم بەسا گفتوگۆی بکەن بێت تورکیارە تا گوت و لە ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ ئەزمونە عەفرینە دووبارە نابێت تورکیا گوت داخواست ئەمریکا کردی یەک ژمەر جوێن ئەوەکو گروپێن چەکدار چاوە دەرباسی عەفرینەکردن دەربایشتی ڕۆژهەڵاتی چەمە فەراتێژی بکرد نەولە بوو مەسەلە نەولە بوو ئەفرینەوە کە ڕۆژهەڵاتەیە دەرباسکردن ئەمریکا ئەفرینێدا نەبوو ینی مەسەلا بریارە شەڕ دەولەتە تورکستان بوو بۆ مێریش بکن وا چەکدارێ وێ هەبوون ینی چەکدارێ ئەوێ گۆنها دەرباس بوونە چەکداری عەرەب دەرباس بوونە لێ ئیرۆ گوتن ینی گوتن دگەڕێ ئەو چەکداری عەرەب دەرباس نابن ڕۆژهەڵاتی فوراتی ینی هێزێک کورداژی هەنا مەسەلا پێشمەرگا مەسەلەک سەرەکەیە ینی و توژی زانیم ئاژی زانم حتا هەتا ئالیەکی ناودەوڵەتی ڕازیبوون سەر دەربەگەرە لەشکری ڕۆژ بۆ ڕۆژاوای کوردستان نەدای خویا کرد ئەڕاستە هەوڵ تێنەدان ژێرە مەجلیسێ بە و کەسن نزیکی مەجلیسێ دخوازن پێشمەرگەی ڕۆژاوا دەرباس ببن ینی بێدەبەرە ئارام هەگەر پێشمەرگەجی دەرباس نەبن و تورکی موافقە نەکەی و ئەبژی واردە ینی خۆرتێ کورد هەنا
ئێگۆ بەریانها هەبوون سەرەکانی هەبوون دەبرندی هەبوون ئەو نها ئیرۆ هەوددن بۆ ڕێن بەربا چەکداری عرب بگرن ینی ئەو خۆدی دەبەرێنە ئەگەر بریارە ئەمریکا وڵا دوێ خەلکێ دەبەرێ دەبەرە خۆ برێڤە ببن گەلێکی باشابنا خۆ چێترە مەسەلەن کە تابێ دێرە زۆرێ و ڕقای و پلان و دەبەرێ دوور ئەم دەبەرێ بۆ ینی وەرن وەک مەسەلا ئەفرینێ ئەس دبێژم مادەم بریارە ئەمریکی دەستی ئەمریکا تێدا هەیە وێ قەت نەوەک مەسەلا ئەفرینێ بێ ئەفرین مەسەلەك شەڕ بوو نابەرە پەکەکە و نابەرە دەولەتە تورکیدا و دەولەتە تورکیش خۆرا چەکداری خواهانین و هێشکردن و خستن بن دەستی خۆدا و داگیرکردنە یعنی ئەم بێژن ئەم نەبێژن ئەم چ نابێ خۆش لێ بکەن داگیرکردنە ینی ئافرین بن داگیرکردنێ یانیرۆ ئەمە وجودە ئەمریکا وجودە ینی لەشکرێ وێ ڕۆژهلاتی فڵاتێدا وێ ئەبەدەن ڕۆژێک مختلف وێ باشە ئەو ژێ هەیە برێز فەرمان ئەمریکا بریارە بەخشانە هێزن وێ هێشتان لەدارە ژالی دۆنالد ترامپ بە دەرکەتێک و ژە ڕۆژهڵاتی چەمێ فەراتێ بەکشن ئەگەر ئەمریکا بەکشێ دوور دەڕەوشێ بچرەنگی لێوەری ئەمریکا دەما بەخشاندن بریارە بەخشاندنێدا بەدیل فکری ینی کی جهێوێ بگرێ لۆ تێکری بە ئەڵمانە ڕەکردن ئیتالیا ڕەکردن فەرەنسیا ڕەکردن بریتانیا ڕەکردن ئەمریکا نکارێ جێخۆبارە بهێرێ دەبێ هێزن حەلیف هێوێ بن دەبارە ڕۆژهلاتی فڵاتێ دەبینن یعنی هەگەر نەش بۆ مەسەلا سووری و پرسگرێکا سووریش بۆ مەسەلا کوردان مەسەلا نەڤەگەرە داعش یعنی ون هەمووژی دەبیزن ئیرۆ لە سووری و عراقێ داعش خۆ بەهێز دکێ ڕۆژ هێریشا دکێ لەسەر هێزن سەربازی جبولۆ ئەمریکا نکاری پشتە خۆ بدێ داعشێ یعنی خطار هەری مەزن هەرێما مەدا داعشە و داعشێ تێک نەچۆ بڕاست باشە ئەو هێزن کوت بەحثکە هێزن بەدیلش ئەمریکارە دەماکو ئەمریکا بەکشێوێ کاربن لە هەمبەر تورکیا ڕاوەستن دەماکو ناوچە ئارامۆریا باکردن یعنی تم بریار ئەمریکایە یانی دەبێ مەرۆ نەخاپێنە ینی بریار دەستی ئەمریکادایە لێ هەواڵبەن دەوێ هەنە فەرەنسایە بریتانیایە ئەڵمانیایە ئیتالیایە ئوسترالیا دەولەتی دیجیکێ ئەف هەمووشی هەواڵبەندی ئەمریکانە لێ بریار بۆ دەردەکەبێژ ئەمریکا دەردەکەبێ کەس نکارێ ئیرۆ بێژی ئەمریکا بێژە ئەزێ بریارە خۆبتەنێ بدە ینی و نمونە گەلک هەنە ینی بەلکی فەرەنسا گەلک جارە هەوڵدایە و بریار نەخوا ئەڵمانیا دەڤەرمادا هەوڵدایە و بریارە خۆ سەری خۆ بدێ لێ چێ نابێ ئەف ینی وەک منزومەکیە ینی ئەمریکا باشە شەڕی داعش دەکات بێژە هیچ دەولەتی ئۆروپی مەسەلەن بۆ ئەمریکا گۆڵەز نایم ناکەم تەحالفێدا هەڵبەندیەوە شەڕی داعشنا نەهاش بۆی ناوچە ئارام بڕێز فەرمان وەکو زانیاری بدمەتەش بۆی ناوچە ئارام نە ئەلمانیا رازی بۆ نە بریتانیا رازی بۆ و لەشکرێن خۆ بشێنە وێ ناوچێدا و ناوچە ئارام بپارێزنان و بەشداری تێدە بکەن هەردوو وڵاتە ڕەتکردە هێژی قۆناغا گفتوگۆیە دەیە ڕەتکردە بەشکەرە ڕەتکردن نه هێژی قۆناغا گفتوگۆ ئیرۆ ڕەت بکێ سبە موافقەت بکێ یعنی ئەف مشکلەیە وەختی گفتوگۆ چێت بێ دەریت بە بێژ گفتوگۆیێرە ممکنە ئیرۆ نەبێ بریار نەبێ سبە بریار چێ بدەی لێ قەطعاً ئەمریکا چێ خۆڤالا ناهێدێ یانی بەلا هەر کەسانە دێ باشە گەلک سپاس ئەش بۆی برێز فەرمان بۆنجەق مابراس کولگەلمن بوو گەلک سپاس بۆی برێز سیامان حاجۆ سەرۆکێ شەپێلا پێشە ڕۆژا کورد لە سووری کۆژیل گەلمن بووە